رادیوی دنگی گل دنگی توی هاواتیا سلاوتان لبه هم کاتتان باش پارێزان هەواڵەکانتان پێشکەشەکەین. لا درجه کار و چالاکیەکان بۆ ئازادی جۆسێ ڕێبەرە و جەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا و کۆری کوردستان لە 138مین ڕۆژدا لە قۆناغی دووەمدا بەردەوامە. زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چارچی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرە و جەلان چارەسەری سیاسی بۆ دۆزی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێکرۆ چالاکیەکە لە ڕۆژی 138میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووەمی ساڵی ڕابردووەک و بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرە و جەلان چارەسەری سیاسی بۆ دۆزی کورد دەستی پێکرۆ لە قۆناغی دووەمدا بەردەوامە. ڕۆژی 4 نیسان زیندانانی سیاسی دۆزی پەکەکە و پاژێک ڕایانگەاندۆ چالەکێکە پێیناوتە قۆناغی دووەم میوانگرتن لە خواردن کۆتایی پێهاتە و بایکۆتی پەیوەندی تەلەفۆنی و ئەنجامدانی دیداریشان کردووە. لە سینای پایتەختی یۆنان بزوتوین گەنجانی شۆڕژگەر تەجەشە ڕێپیوانێکی بۆ شەرمەزارکردنی گۆشەگیری توندی سەر ڕێبەر و جەلان ئەنجامدا. لە ڕێپیوانەکەدا عەلی بیلەن لەسەر ناوی تەجەشە هەمەژەی بۆدا زیاتر لە 3 ساڵە هی زانێرێک لە ڕێبەر و جەلانەوە بەدەست نەگەیشتووە و دەڵێ فاشزمی ئاکەپە و مەهاپەت دەوێت لە ساڵی 2024دا بە شەڕی ئیمرالی کۆتایی بە کۆمەڵکوژی کوردان بێنرێ بۆی دانوێ بە پەرەدان بە شەڕی تایبەت جەستەی و دەرونی بەسەر ڕێبەر ئاپ و سەپاندنی گۆشەگیری قورس ئەنجام بەدەست بێنن. سالا 1924 de tasfiye buyuna Kurdu Kurdistan'ı ve encam digire. Her şer le gırtıga İmrali'ye de despedike şerri psikolojik o taybetli meşine. Ve kuyucu dizanın ku jibo azadiye reber apo hamleye düyemin despekir. Le bakurri nebeda dayıken açtığı em sınav dikin ku jibo reber apo لقادان برخوددن مه رامان فکر سرک آپو رامانه مه ام دخازو کو جو فکر رامانی ده آزاد بشین جبر وی که her dere her devere ve çalekiye tevgere civan şöreşker berdevam mıkı biji serok apo ve serok jiyan nabe ve serok jiyan nabe ve serok jiyan nabe ve serok jiyan nabe. لەگەڵتان بەردەوامە بین. بەڕێزان سکرتێری بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان دەڵێ وڵاتانی دراوسێ بە تایبەتی تورکیا کار دەکەن بۆ نەمانی هێز و دەستکەوتەکانی گەلی کورد چایان بڕیوەتە خاکەکەی و دەشڵێ ڕۆژانە مەترسیەکان بۆ سەر گەلی کورد ڕووی لە زیادبوونە بۆی خەباتی گەلی کورد بەردەوام لە پەرسەندندا لە چارپاشی کوردستان. بەپێی ئەو هەلومەرجی کە ئێستا لە ئارادایە و چەندین ساڵیشە لە ئارادا بوو بە تایبەتی پاش تەقسیمکردنی کوردستان گەلی کورد ڕوبەڕووی زۆر ئالەنگ و چێشمە چێشم بوویتەوە. لەوانە مەسەلەن دوونێ پێرێمە یادی ئەنفالمان کردەوە، دوونێ پێرێ یادی چیمیا بارانی دەکرێتەوە، ئێستا یادی تۆپ بارانی ئێران و تورکیا دەکرێتەوە. ئەوە هەمووی لەوەیە کە چاویان بە کورد هەرنایە کە کورد بگاتە ئاوات و ئامانجی خۆی بە ئینسانی بژی لەگەر دەوڵەتە هاوسەیەکانی کە ئەوەینە. حتا لە باشووری کوردستان لەو کوردستانەی کەوە مەرحەلەیەکی باش لۆ پێشەوە چووە ئێمە لەگەر حکومەتی ئیتیحادی فیدرالی پێکەوە حکوممان دامەزرادی پێکەوە دەستورمانەوە کردیا. ئەوە ئێستا ئەوان دەیانەوێ سەبرە لە کوردستان کەمکەنەوە. بۆیە هەلومەرجی گەلی کورد پێویست بەوە دەکاتن
ئەگەر ناکۆچی گچکە شەبی لە نێوان ئەو حیزب و ئەو حیزب ئەو ناکۆچی وەلا بدرێ هەموو لامان مەبدەئێکی ڕزگارکردی گەلی کوردستان پیادە بکەین لە نێوان هەموو هەر چار پارچەی. بەڕێزان دوای 30 ساڵ زیندانی تاجدین توران ئازادکرا دوای بە تۆمەتی تێکدان یەک پارچەی دەوڵەت سزای هەتاتای بەسەر تاجدین توران سپێنرا بۆ مای 30 ساڵ لە زینداندا درەنگانێکی شەوی ڕابردوو ئازادکراو لەلایەن کە سوکاری هاوڵاتیانیشەوە پێشوازی لێکرا. درەنگانێکی شەوی ڕابردوو تاجدین توران کە لە زیندانی شاری ترابزۆنی تورکیا ئازادکرا لەلایەن کە سوکار و هاوڕەکانیەوە پێشوازی لێکرا گەڕایەوە ماڵەکەی خۆی لە گەرەکی دیجلە لە ناوچەی بسمیل لەلایەن کۆمەڵی هاوکاری پشتیوانێکێتی کللتوری بۆ بنەماڵ و کە سوکاری بێسەر و شوێن بۆکان مەبیادەر کۆمەڵی هاوکاری بۆ زیندانان و سزادراوان توانی دەر بزوتنەوەی ژنانی ئازاد تژە پارتیەرەمە دموکراتیەکان دەپەپە پارتی کسانی دموکراسی گەلان دەم پارتی خەڵکێکی زۆرەوە پێشوازیان لێکرا. تاجدین توران ساڵ 1994 لە ناوچەی بسمیلی ئامەد دەست بەسەر کرابوو دواتریش لە دادگای ئاسایشی تورکیا بە تۆمەتی تێکدانی یەکگرتووی و یەک پارچەی دەوڵەت دادگای کرا و سزای زیندانی هەتاتای بەسەردا سەپێنرا. وەزیری سەرچاوەکانی عێراق ڕایگەاندووە ئێران 4 سەرچاوی ئاوی لە عێراق گرتووەوە بەشێک لە ڕێڕەوەکانی ئاوی گۆڕی و دەگاتە دیالەت دەشڵێ پرۆژەیەکیان ئامادەکرۆ لەبارەی کێشەکانی ئاو لەگەڵ تورکیا و هەر کادەردۆخان سەردانە عێراقی کرد گفتوگۆی لە بارەیەوە دەکرێت. عومەر زیباب وەزیری سەرچاوە ئاویەکانی عێراق لەگەڵ کەناڵی العەرەبیە لەبارەی دوێن پێشا سەبارەت بەگرتنەوەی ئاو لەلایەن دەوڵەتی تورک و ئێرانەوە لە عێراقەوە باسی لەو کوڕە پێویستە بە زووترین کات لەگەڵ ئێراندا پەیوەندی دروستکەن بۆی کۆتایی بەگرتنەوەی سەرچاو ئاویەکانی عێراق بێنن تا بەشێک لە ڕووبارەکانی وڵاتەکە ببوژێتەوە. شێخ سۆتەڕوو ئێران 4 سەرچاوی ئاوی لە عێراق گرتووە و بەشێک لە ڕێڕەوەی ئاوی گۆڕیوە کە دەکاتە دیالە. هێکەتی ئەوروپا پرۆژە یاسایەکی مشتومڕهێنی لەبارەی چاکسازی لە سیستەمی پەنابەری بۆ کەمکردنەوەی کۆچبەرانی ناسایی تێپەڕاندووە و گۆرە یاساکە چاوپێخشانەوەی بە کەیسی کۆچبەران خێراتر کردەوە و ئەوانیش کەیسەکان ڕەتدەکرێتەوە و ڕوانی وڵاتانی خۆیان دەکرێتەوە. ڕۆژی چوارشەممە دێم مانگە پەرلەمانی ئەوروپا بە زۆرینەی دەنگ پرۆژە یاسایەکی نوێی کۆچبەری لە یەکێتیەکەدا پەسەند کرد. مەبەست لە پرۆژە یاسانوێکی یەکێتی ئەوروپاوەیە کە کاریگەریەکانی کۆچبەرانی ناسایی لەسەر وڵاتانی ئەندام لە یەکێتێکە کەم بکرێتەوە و ڕەوانەکردنی و کۆچبەرانی داواکارەکان ڕەتکراوەوە خێراتر بکرێت. بۆی پرۆژە یاساکە ببێتە یاسا و بچێتە بواری جێبەجێکردنەوە دەبێت لەلایەن وەزیرانی دەرۆی ئەندام لە یەکێتێکە پەسەند بکرێت لە ئەگەری پەسەندکردنیشی لە سەرەتای ساڵی 2026ەوە جێبەجێ دەکرێت. بە کاتی بەڕێوەچوونی کۆبوونەوەی پەرلەمانی ئەوروپا لە بڕۆکسلی پایتەختی بەلجیکا 160 گروپ و ڕێکخراوی داکۆکی کار لە مافەکانی کۆچبەران گربوونەوە دژی یاسانوێیەکە وەستانەوە. گۆڕانکاریەکان چین بە گوێرەی پرۆژە یاسانوێیەکە ئەو کۆچبەرانی بە شوێکی ناسایی دەچنە وڵاتانی کەتی ئەوروپا دەبێت لە مای 7 ڕۆژدا هەموو پشکنینە پێویستەکانی وەکو پشکنینی تەندروستی پشکنینی ئەمنی بایۆمەتریان بۆ بکرێت. ئامانجە و ڕێکارە شەوەیەکە و کۆچبەرانی دیاری بکرێن کە پێویستە پرۆسی داواکردنی مافی مانویان خێراتر بکرێت و کۆچبەرانەشی کە دەبێت ڕەوانەی وڵاتانی خۆیان بکرێنەوە. لە پرۆژە یاساکە داهاتووە کۆچبەری ئەو وڵاتانی کە بە وڵاتی سەلامەت هەژمار کراون دەبێت بە خێرایی ڕەوانەی وڵاتانی خۆیان بکرێت. لە پرۆژە یاساکەدا ئاماژە بۆ کراوە دەبێت کار بە میکانزمی بەرپرسیارەتی هاوبەش بکرێت کە تێیدا هەموو وڵاتانی ئەندام لە یەکێتێکە بەرپرسیاری هاوبەشیان هەیە لە وەرگرتنی ژمارەی کۆچبەران و دەبێت بە یەکسانی کۆچبەران وەربگرن. لە مای ڕابردووشدا ناکۆکی لە نێوان بەشێک لە وڵاتانی ئەندام لە یەکێتێکە سەبارەت بە وەرگرتنی ژمارەی کۆچبەران هەبوو ئەوەش ناڕزایەتی ئیتالیا، یۆنان و ماڵتای لێکەوتبووە. لە پرۆژە یاسانوێیەکە وڵاتانی دیکە ئەندامێکی ئەوروپا ناچار دەکرێن ئەگەر کۆچبەرانیش لە خۆ نەگرێ ئەوە یارمەتی وڵاتانە بدەن کە ژمارەی زۆر کۆچبەران ڕووی تێدەکەن. ئاژانسی پەنابەرانی یەکێتی ئەوروپا ڕای دەگەنە ساڵی ڕابردوو زیاتر لە 1.4 ملیۆن کەس لە وڵاتانی ئەندام لە یەکێتێکی ئەوروپا داوای مافی مانەوەیان کردووە. ئەوش بە زۆرترین ژمارەی پەناخوازان دادەنرێت لە دوای ساڵی 2015ەوە. بە گوێرەی و ئامارانەی کە دەستگاکە بڵاوی کردوونەتەوە ساڵی ڕابردوو 1.14,618 کەس لە یەکێتێکە داوای مافی مانەوەیان کردووە بەراورد بە ساڵی 2022 ژمارەکە لە 118 زیادی کردووە کە لەو ساڵەدا 966,107 کەس داوای مافی مانەوەیان لە یەکێتێکە کردووە. ئاژانسەکە ئاماژەی بۆش کردووە لە نێو وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا زۆرترین کەس لە ئەڵمانیا داوای مافی مانەوەی کردووە کە زۆربیان خەڵکی سووریا، ئۆکرانیا، ئەفغانستانن و ژمارەیان 334,000 کەس بووە. ئاژانسەکە دەشڵێ
4 ملیۆن پەنابەری ئۆکراینی ساڵی ڕابردوو بۆی جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا ناچار بوون وڵاتەکان جێبەڵن ڕووبکەنە وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا. وەزیری تەندروستی غەزە نوێترین ئاماری قوربانیانی ناوچەکەی بڵاو کردوێتەوە کە لە دەستپێکی شەڕۆتە ئاسە 33,634 هاوڵاتی غەزە کوژراون 76,204 کەسیش بریندار بووە و دەڵێ بۆی بردومانەکە ئیسرائیل تا ئێستا 33,634 وڵاتی لە غەزە کوژران هەروە ژمارەی بریندارەکانیش گەیشتۆتە 76,204 کەس. ئاماژەکراوە بۆی شەڕ و پێکدادان و بردومانەکانی سوپای ئیسرائیل لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 89 کەس لە غەزە کوژران و 120 کەسی دیکەش بریندار بوون. هەر شاد بن. Azrail kiti çaparo mecdo evarda se çok Kur'an'a vile Fazlaylo cevaba kuştuna bağlı Azrail meranata Debrak gotan erse alay hasına çüne deve ala zeksir dile Arda أزادل بكلو عدل برين الدنيا إلى قولنا عرض وسرع قولنا ما راح عمر أردايلو لوت شوي أغربني هذيك قاعد سؤال ما لا باري من وانا كاري شرك المكة ومرسان جدو كاشوتي انجل يا ويرا أنا وبجرا بدي وسبي ولدي خمانداري تمدابوها الصار فعلا وقطعت السبي شرم وكيف ربابوها صار يقول لي قلنازي مرابا ابن تميراتي فلكا سعيدين عدوا في فيريكين حسمانا نوعنا دوي وردا ما ويزا سدستانا شغل ايواء أردايلو لوت شايون أغربني كوازي لكن سؤال كواني سؤال مارا أبوي من موانا سؤال شايون شركة المكة وميرسام جيدو كاشوتي انجل يا بيرا ويبشم كواني صار يقول لي قلنا زي مرا ضاوي من التمرات من يوزي هذا صار من أولي خوان برا جوابني قول البكر للسعيدين أضوى في كيزانا وإلى الإدارة من يبينا وللسيد يكون خذار حايد من أخذاناني أيبا
خوندا کر پشت به کمر دست به بازه من رند خوندا کر پشت به کمر دست به بازه ترانابم جکلک ترانابم درد گرانم درد گرانم جکلک ترانابم درد گرانم درد گرانم كل بر بكل بكاني كل رندك على قند مدى ومش من را درگیستیکن رندك على قند مدى ومش من را درگیستیکن وررنده بیتنابم جکلکات هرانابم جکلکات هرانابم درد گرانم درد گرانم جکلکات هرانابم درد گرانم درد گرانم كرن هالكلام مان تجي قول كرن رندك على قول دي مداك يا زبامن تجي قول كر رندك على قول دي مداك يا زبامن تجي كل كير أنا مقومة دياري مالان كاتم مسايران وكير دار تريق رند غلا خاقوان راكيك نهجر ووايلا من يدلو Tara